قەیرانی ئاو و سیاسەتی کارە ساتباری ژینگەیی کۆماری ئیسلامی. لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا کەشاوەرزانی ئوستانی ئیسفەهان کە خوازیاری حەقئابەی پاییزی خۆیانن لە ناڕەزایەتی بە تەرخان نەکردن و گواستنەوەی ئاوی زایان دەرود خێوەتیان هەڵدا و وێڕای پشتیوانی بەرینی خەڵکی شاری ئیسفەهان کۆبوونەوەیەکی گەورەی دەیان هەزار کەسیان بەڕێوە برد. ئەوان دەڵێن ئاوێک کە سەهمی بەشی کەشاوەرزی بووە بردویانە بۆ کارخانەکانی زەوباهن و فولادی مبارەکەی ئیسفەهان و سرامیک سازی یەزد تەرخانیان کردووە. ئەمڕۆ قەیرانی بێئاوی و کەم ئاوی کێشە و گرفتێکی گەورەی ژینگەییە و بۆتە هەڕەشەیەک لە خەڵک و دەڕکێک لە گەروی حکوومەتی ئیسلامیدا. کۆماری ئیسلامی بە سیاسەتی کارە ساتباری کەشاوەرزی سەنعەتی بە بەنداولێدان و گواستنەوەی کارناسی نەکراوی ئاو لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر ڕێگەدان بە دەخاڵەتی مافیای ماڵی و نظامی هۆکاری سەرەکی کەم ئاوی و بێئاویە. دەسەڵاتێک کە لە جیات هەڵسوکەوتی زانستی و کارناسانە بە سەرچاوەکانی ئاو پەرەپێدان و مۆدێرن و بەڕۆژکردنی ژێرخانەکانی شار و دێ شیرینکردنی ئاوی دەریا و بەکارهێنانەوەی ئاوی پاشماوەی پرۆژە سەنعەتی و ماڵیەکان ڕوودەکاتە دوعای باران و هەموو جۆرە خورافاتێکی ئاخوندی ئیسلامی لە دوا هاتی کۆمەڵایەتی سیاسی و ژینگەکانی ئاگادارە، بەڵام توانای گرتنەبەری هیچ ڕێگا چارەیەکی بۆ زاڵبوون بەسەر ئەم کێشانەدا نییە. سیاسەتی خۆتکەفایی کەشاوەرزی بەبێ لە بەرچاوگرتنی دواهات و ئاساوارەکانی نەزانمکاری و پرۆژەی کارناسی نەکراو، مافیای سەنعەتی و ڕاندخۆری سپای پاسداران، گەندەڵی جێکەوتووی ناو دەستگای دەوڵەتیەکان هەر هەمویان دەستیان خستۆتە ناو دەستی یەکەوە و زیانی قەرەبوو نەکراوەیان لە سەرچاوە سروشتیەکانی ئاوداوە و هاوسەنگی ئێکۆلۆژیک و هاو ئاهەنگی سروشتیان تێکداوە. چەند نمونەی خوارەوە بەڕوونی ئەم حەقیقەتەمان پێنیشان دەدات. گەورەترین کارخانەکانی سەنعەتی ئاو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان نەک لە لێوار ئاوی دەریای جنوب بەڵکو لە فەلاتی ناوەندی و لە کەویر دروست کردووە و ئاوی کارونیان بۆ گواستۆتەوە. بەنداوی گۆتوەند لە جنوبی ئێران سەرڕای هەزینەی یەکجار زۆری سازکردنی ملیۆنان متری سێجای خۆی لە ناو خۆیدا حەل کردووە و هەزاران هێکتار لە باشترین زەویە کەشاوەرزیەکانی پشت بەنداوەکەی کردوتە شۆرەکات. بە پێی سەرچاوە دەوڵەتیەکان 30% ئاوی ناو تۆڕی لوولەکەشی شاری لە ناو دەچێت و هیچ هەوڵێک بۆ نۆژنکردنەوەی لوولەکان ئەنجام نادرێت. لە حاڵێکدا کە سازکردنی لە ڕادەبەدەری بەنداوی کارناسی نەکراو بۆتە هۆی وشکبوونی دەریاچەیەکی حەیات بەخشی وەک دەریاچەی ورمێ، لە هەمان حاڵدا پتر لە 30% ئاوی پاشەکەوتی پشت بەنداوەکان کە بۆ کەشاوەرزی بەکاردێت بە فیڕۆ دەچێت. ستانداردی جیهانی بە فیڕۆچوونی ئاو لە بواری کەشاوەرزیدا بە شێوەی مامناوەند 6%. یەکێک لە هۆکارەکان هەڵەنجانی لە ڕادەبەدەری ئاوەکانی ژێر عەرزە کە تەنانەت بە بارینیش قەرەبوو نەکراوەتەوە. بە پێی ئامارەکانی دەوڵەت نزیک بە 1 ملیۆن چاڵاو لە ئێراندا بوونی هەیە کە 758,000یان لە سەردەمی دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا هەڵکەندراون. لەو نێوەدا 200,000 چاڵاو بەبێ بەڵگە و جەوازن و زۆربەیان بۆ ڤیلا و باغ و سەیرانگەی کەسی دەوڵەمەند و سەرمایەداران لێدراون. لە دواهاتەکانی ئەم بارودۆخە دەتوانین بە چۆڵکردنی گوندەکان، کۆچکردنی بەرین، پەرەسەندنی پراوێزنشینی، قەیرانە کۆمەڵایەتیەکان، بێکاری و هەژاری، کەوتنە مەترسی ئەمنیەتی خۆراکی وڵات، پەرەسەندنی بیابان، پیسبوونی ژینگە و زۆربوونی گەردیلەکان ئاماژە بکەین. هەموو راپۆرت و لێکۆڵینەوەی کارناسان لە بواری ئاو و سەرچاوەکانی ئاو لە ئێران نیشانی دەدات کە حکوومەتی ئیسلامی و مافیای سپای پاسداران و بەرژەوەندی ئاخوندە دەسەڵاتدارەکان بۆتە هۆی توندبوونەوەی قەیرانی ئاو لە ئێران و لەگەڵ مانەوە و درێژبوونەوەی تەمەنی ئەم نیزامە خۆرافە پەرست و دژە زانستە قەیرانی بێئاوی بۆتە قەیرانی گەورەی کۆمەڵایەتی و سیاسی.
تا کاتێک کە ڕژیمی سەرمایهداری کۆماری ئیسلامی لەسەر کار بێت و نان کار مەسکەن و ئازادی و ژینگەی خەڵک بە بارمتە گرت بێت ئاسۆیەک بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە کە بەرۆکی زۆربەی خەڵکی ئێرانیان گرتووە بوونی نییە. ئەو دەستگا ئیداریە گەندەڵەی کە ڕژیم پەروەردەی کردووە توانای بەرەنگاربوونەوەی لەگەڵ بەڵا سروشتیەکانی وەک وشکە ساڵی و چارەسەرکردنی ڕیشەیی کەم ئاوی نییە. بۆ ڕژیم ئەولەویەت بەردەوام سەرکوتی خەباتی دادخوازانە و ئازادی خوازانەی خەڵکو و بە بەندکێشانی نێرانی بووە. ئەم ڕژیمە هیچ خواستەیەک بەبێ ئەوەی کە لەلایەن خەڵکەوە هەست بە مەترسی جددی نەکات وەدی ناهێنێت. ئێران لەسەر دەریایەک لە سەروەتی سروشتیە. ئەگەر دەسەڵاتی سیاسی بگەڕێتەوە دەستی خاوەنانی بەرهەق و توانایی واتە کرێکاران و شۆڕای سەرچاوەگرتوو لە ئیرادەی ئازادانەی خەڵک، لەوەها وڵاتێکدا بەم ئاستە لە سەروەتی بەرین و هێزی داهێنەری لە بنەهاتووی بێگومان هەموو ئەو کێشانەی کە ژیانی ئەمڕۆی زۆربەی خەڵکیان بەم جۆرە بە فیڕۆداوە چارەسەر دەکرێت.